ماڵە لە ماوەی ڕابردوودا کێشەی داگیرکردنی زەویزاری جوتیارانی کورد بە تایبەتی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم سنووری پارێزگای کەرکووک سەرگەڕان و تۆپزاوا و دەوروبەری سەری هەڵدایەوە جارێکی دیکە ئەم جارە کار بە بڕیارەکانی ساڵی 1975 ڕژیمی بەعس دەکرێت. ئەم زەویزارانە بە هاوکاری سوپای عێراق داگیر دەکرێن و دەخرێنە سەر وەزارەتەکانی دارایی و هەروەها بەرگری عێراق. سەرۆک بارزانی داوای کردووە کە لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەسەر بابەتە لەسەر خەت بن بۆی کە بتوانن کێشەکە چارەسەر بکەن. میوانێکی بەڕێزمان لەگەڵ دەبێت زیاتر قسەی لەگەڵ دەکەین سەبارەت بەم بابەتە کە چارەسەر ڕیشەیەکان بۆ ئەم کێشانە ئەتوانن چی بن. بەڕێز کەمال کەرکووکی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان دەبێت. دکتۆر کەمالم کاتت باش. ئەم هەوڵانە تا ئێستا هەر بەردەوام بوونە. سەرۆک بارزانی ئەم جارە دەست پێشخەری کردەوە بۆی کە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بتوانن ئەم کێشەیە چارەسەرێکی بنەڕەتی و ڕیشەی بۆ بدۆزنەوە. پێتان وایە چارەسەرەکە لە چیدایە؟ پێشەکی سەڵاو بۆ گیانی پاکی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان، شەهیدانی ئەنفال، سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان و بۆ بینەرانی سەربەرز. بەنسبەت ئەم کێشەیە ماوەی کە دەستی پێ کردووە، خۆتان نەزانن کە لە زمانی ڕەژیمی ڕابردوو 1,200,000 دۆنم ئەرزی کورد و تورکمانیان لێسن بە زۆر خەڵکیان لە باشوور و ناوڕاستی عێراقەوە هێنا لەوێ جێگیریان کرد و ئەو زەویانەیان لەسەریان دابەش کرد و کوردەکان و تورکمانەکانشیان لەو شوێنانە بێبەش کرد و دەربەدەر کرد. دوای ڕوخانی ڕژیمی سەدام ئەو خەڵکە گەڕایەوە شوێنی خۆی، هەر کەس ماڵی خۆی زانێ، گوندی خۆی زانێ، زەوی خۆی زانێ لەکوێیە، دەستیان کردەوە ئیشی ئاسایی و دڵیان خۆش بوو کە ئەو دیکتاتۆرە ڕۆی ئیمجارە مافەکانیان بۆیان نەگەڕێتەوە، ئینتقامشیان نەسەن. ئەوانش ئایانزانی ئەوە مڵکی ئەوان نییە، گەڕانەوە ڕۆیشتنەوە بۆ ئەو شوێنانەی کە لێەوەی هێنرابوون، هەنێکی خۆی هاتبوو، هەنێکیان هاوردە بوو. ئەمە ماوەیەکە دووبارە دەست کراوەتەوە بەوەی کە ئەوانە بگەڕێنەوە، هەنێکی بە ناوی دادگا، هەنێکی بە ناوی زۆر بە عەسکەر بە حەشت ئەیان هێنێن خەڵکەکە ترسێنن و ئیمساڵ خەڵک شوکاڵی کردووە. ئێستا هەوڵیاندا پێش ماوەیەک لە تۆپزاوە نێلن بەرهەمەکەشی بدورنەوە. بۆیە ئەمە کارێکی زۆر 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 خراپە بە قەرارەتی مەجلیس قیادەتەوە کراوە کە ئەو ڕەژیمەی ئەو کارانەی کرد ئەوە لە ژیان نەمان تەواو بوون. ئێستا ئەم حکومەتە لازمە پێویستە گرنگە دەبێت بێتە سەر خەت ئەوانە چاکە. هەر بۆ ئەو بابەتە لە بدایەتی مەجلیسی حکم مادەی 58 دانرا بۆ ئاساییکردنەوەی ئەو ناو، پاشان مادەی 58 چووە دەستوری عێراق بە مادەی 140 دەستنیشان کرا تەطبیع ئیحسا ئیستیفتا، یعنی ئاساییکردنەوە سەرژمێری گشتپرسی بکرێتن بۆ ئەوەی چارەی ئەو ناوانە دیار بێتن، چونکە تا لەوێ بێ لەبەر زوڵمن ئەوە تاخیر بووە چەند وەختە. چارەسەرکردنی ئەم بابەتانە تەنها و تەنها لەو ڕێگەیە دێتن کە ڕفراندۆمێکی دەقیق یەکەم ئاسایی ئەو منتقانە بکرێتەوە، ئەو هاوردانە دەربکرێن بڕۆنەوە بنێردرێنەوە شۆنی خۆی. لە بیدایەتی دەستپێکردنی لێژنەی 140 ژمارەیەکی زۆریان قەرەبوویەکیان وەرگریەکی 20 ملیۆن دیناریان پێیاندا، پارچێکی زەوی لە شوێنەکانی خۆیانی جاران پێیاندا، هەندێکیان هەرچوون بەبێ هیچ سەنەد و ئیسپاتێک وتیان ئێمە مەزارعمان هەبووە، باخمان هەبووە، بۆ ئەوەش بەبێ حیساب پارەیان بۆیان سەرف کرد. ئێستا جارێکی تر ئەیان هێننەوە. ئەم هێنانەوەی غەڵەتە بۆ ئیستەقراری منتقەکە زۆر زۆر خەتەرە. پێویستە ئاساییەکی تەبیعی بکرێتەوە، مادەی 140 جێبەجێ بکرێ، ئەوەڵ تەطبیع بکرێت، دوای سەرژمێری منتقەکان بکرێت، ئینجا ڕاپرسی بکرێت، ڕفراندۆم بکرێتن بۆ ئەوەی ئیدارەی منتقەکە لەگەڵ کوێیە، لەگەڵ هەرێمی کوردستانە یان لەگەڵ بەغدایە. لەسەر عەردەکەی هیچ ڕفراندۆمێک ناکرێت، چونکە عەردەکەی تاریخی ئەوە هەویەی کوردستانی ئەو منتقانە. جا
پێویستە ئەو یەکەم بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەبێت لێژنەیەکی تازە بۆ مادەی 140 نەزیێ بێلایەن لە ڕووی تەکنیکیەوە کە هەر بکاتن نەک سیاسی بێنێ بۆ مەسلحەتی خۆی بێ وەک لێژنە کۆنەکە چونکە لێژنە کۆنەکە زۆر ئیشی خراپی کرد و فەشەلی هێنا لە 2011 حتاکو ئێستا 2023 ئەوان نیوەی 23 هەر ئەوانە بوون کە هیچیان پێ نەکرا ئێستا هەمیسان ئەوانە دانراونەتەوە پێویستە ئەو لێژنەیە دەستکاری بکرێتن اتفاقەیە لەگەڵ حکومەی بەڕێز محەممەد شیع سوودانی لە بەرنامەی کارەکەی دانرا پەرلەمان دەنگی بۆدا ئەبێ مادەی 140 جێبەجێ بکرێتن جێبەجێکردن بەم شکڵە ئێستا نابێتن ڕۆژێ عسکەر بێ ڕۆژێ عسکەر بێتن و ڕۆژێک حەشت بێتن و ڕۆژێک منعتکەن و ڕۆژێک تهدیدتکەن و ڕۆژێکیش کەمێ بێدەنگ بن. هێژای کەمال وەزە داخلیان یاخۆدا بۆ کوردستان 24 ئاماژە کرد و جەنابێ سەرۆک بارزانî li ser xete ji bo çareserkirinavê kêşeye digel Serokvezîrên Iraqê Mihemed Şia Sudanî. Hûnên berez bi xwe dibêjin di karnameya Mihemed Şia Sudanî de bi xwe hatiye ku karekirina wê li jineya madeya 140 û kêşeyên madeya 140 bi giştî çareser bike di nav da Kerkûkê. Wê çaxê eger heta nûke Mihemed Şia Sudanî nekiriye çiye dêwelê biket? Çi palnereke faktereke dêwelê biket ku ew sûzên dayî di karnameya xwe da cêbejê biket? خۆی بەنسبەت ئەو کێشەیە ئەوە چەند ڕۆژە زۆر گەرم بوو خەریک بن عسکەرێکی زۆر بهێنن لە منطقەکە جێگیری بکەن ماڵیان بۆ بکەن بکرێتە خەتێک لەو منطقەیەدا بندرێتن ئارزەکانیش بە زوڵم بە زۆر وەکو ڕژیمی پێشتر بدرێتە هەنێک کەسێک هەنێکی عایدی وەزارەتەکانە ئەمانە ئەبێت چاک بکرێتن نابێت چاوی لێ بپۆشی. بەنسبەت ڕێزدار جەناوی سەرۆک ئەمری کرد بە کەسانی پەیوەندیدار لەگەڵ بەغدا کە ئەم بابەتە چاک بکرێن لە ئەو بەڕێزانش لەگەڵ ئەو لایەنانە قسەیان کرد کە ئەم خەڵکەیان هێناوە کە ئەم عسکەریان هێناوە بۆیە ئەوانیش بە محتەرەمی جوابیاندایەوە و بابەتەکە ڕاگرن و تەواویەکەین هەر بۆ معلوماتی جەنابتان کە بۆچی جێبەجێ ناکەن خۆ وەزعی عێراقە بینیت وەکو تێکەڵ و پێکەڵێکە خوا نەبێ کەس سەری لێ دەرناکە ئومێدەوارین باش بێتن ڕێگەی ڕاز بگرێتن بەڵام هەر بە دوعاش نابێت ئەبێ عەمەلیشە بێتن ئەبێ بیری تەسکی خۆسەپاندن کەس هیچ لایەنێک نەیکاتن چونکە سەدام بێنە بەرچاو خۆیان هیتلەر بێنە بەرچاو خۆیان موسولینی بێنە بەرچاو خۆیان ئەمانە هەمووی بە زۆر خۆیان سەپان دوای چوونە مەزبەلەی تاریخەوە لەبەر ئەوە باشە ڕێ عەقڵ و مەنتەق بگرن بە دەستور کار بکەن بە یاسا کار بکەن پێکەوەژیان مشکلەکە لێ هەیە یعنی حتاکو ئیمڕۆ عێراق وڵاتێکی فرەنەتەوەیە بەڵام هەمووی وەکو چۆن ڕژیمی باس حەولیدا هەمووی بتاوێنێتەوە لە ناو بەودەقەیەک ببێتە یەک نەتەوە ئێوەش فەشەلی هێنا بە کیمیاباران بە ئەنفال بە گرتن بە کوشتن بە دەرکردن بە هەموو شێوەیەک فەشەلی هێنا بێت لەوە تەجروبە وەربگرن ئەم وڵاتە وڵاتی یەک قەوم نییە وڵاتێکی متحدە فرەنەتەوەیە هەر کەسێک هەر ئاینێک مەسیحی هەیە ئێزیدی هەیە موسڵمان هەیە خەڵکێکەیە بێدینە ئەبێ احترامی گشت معتەقەداتێک بگیرێ و هەر کەسێکیش ئازادە کام دینی هەیە کام زمانی هەیە کام نەتەوەی هەیە ناکرێ هەمووی بە زۆر بخەیتە بن دەست خۆت بە دەبابە و هامەر و عسکەر چونکە ئەوە دوایی خراپە بێتن. بەڵێ دکتۆر کەمال ئاماژەشتان بۆ کرد بەڕێستان و لەماوەی زیاتر لە یەک مانگی ڕابردوودا بینیمان کە ئەم گوشارانە و ئەم هێرشانە بۆ سەر ناوچە کوردستانیەکان بە تایبەتی زەویزار و جوتیارانی کورد زیاتر بووە پێتان وایە هۆکارەکەی چیە دەستێک هەیە کە ئەوێت بن قەست لە سەروبەندی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە سەروبەندی جێبەجێکردنی ڕێکەوتنامەی نێوان هەولێر و بەغدا ئەم دۆخە ئاڵۆزتر بکات؟ بەڵێ بە تەکیت ئەفکاری شۆڤینی زۆر هەیە لەو منطقەیە و بە تایبەت پارێزگاکەی ئێستا
کەسێکی هەڵگری بیری شۆڤینی خراپ حاقت بەرامبەر هەموو ئینسانی حتا بەرامبەر عەرب ئێمە دژێ عەرب نین بەڵام ئەوانەی کە ئەفکاری شۆڤینیان هەیە ئیسان حەقە چاوی لێ نەپۆشێتن ئەو پارێزگارە بەداخەوە لایەنێکی کوردیش دەستی لەمانەوەی هەبوو کە ئیمزای بۆ کرد هەم محافظ بێ هەم جێگری محافظ بێ بمێنێتن ئەمە تەحریکێکە کاتن کاغەزیانە داتێت بەوانەی کە ڕۆیشت بوون بانگیانەکەن ئەیان هێننەوە حتاکو ئەوانەی کە پسولەی خۆراکیان تەسلیم کرد ناوی خۆیان سجلاتی خۆیان نەقل کردەوە ئێستا جارێکی تر هێنایەنێتەوە سجلاتی تەزوریشیان بۆکەن بە بێ سنوور هەویان بۆکەن ئەحوال مەدەنیان بۆکەن تەئیدیانەکەن تەئید سەکەنیان پێدەن لەوێنە ئەێڵنەوە ئەمە بیر و باوەڕیان ئەوەیە کە منتقەکە بە تەواوەتی بکەنە شارێکی یەک نەتەوە ئەگەر پاشان کەی دیتیان مسەیترن خەڵکیان زۆرە ئەو ئەڵێن با ڕێفراندۆم بکەین کە نفوسی ئەوان زیاترە بێتن و بە ڕێگایەکی یاسایی بیبن ئەمە زۆر خەتەرە ئێمە ئیستا لە بن زەختێکی گەورەین خەڵک کەیانەوێتن بە وەزعێکی تر بە ڕێگایەکی تر چارەسەری ئەو مشکلە بکەن بەڵام ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان وەک بەرپەرسیەرەتیمان بۆ ئەو منتقەی پارێزگای کەرکووک گەرمیان خەڵکەکە هێمنەکەینەوە تەحمل بکەن تورکمانەکان هاتنە لای من کورد هاتە لای من هەمووی هاواری لێ هەڵستا بوو کە ئەوە تاوانە زوڵمە وەکو زمانی باعث زوڵممان لێکەن ئێمە تەحملمان نەماوە حتاکو هەنێکیان تەهدیدیانە کرد بە چەک ئێمە هێمنیانمان کردەوە مان خاوەندی ئەو منتقەیە ئێمە ڕێزدار جەنابی سەرۆک کاک مەسعود بەرزانیمان هەیە ئەوە بەڕێزیان لەم ئەخیرە هاتە سەرخەت زۆر بەباشی ئەو کەسە ڕاست کە لەگەڵ پەیوەندیدارەکانی بەغدا قسە بکەن ئەمە غەڵەتە نابێتن ئەوە بکەن و ئەبێت چاکی بکەن الحەق ئەوانیش بە معقولی و محتەرەمی هات وەڵامیان دایەوە ئیستا وعدیان داوە ئەو بابەتانە نەهێلن باشە هێژای کەماڵ تشتێ باڵکێشەوە بۆ دەدەما بەرێدا ئەف کێشەتەنێ کێشەیە کووردا بوو لە ئەم دبینین دڤان دەمێنداویەدا ji بۆ تورکمانان jî heman kêşa hatiye drûstkirin lê snûrê Kerkûkê bi giştî pêştir Turkman digel cêbecêkirina madeya 140 nebûn niha nerîna wan çi ye نا تورکمان مەیکەنە مل تورکمان مەسیری کورد و تورکمان بە یەکەوە گرێدراوە ئەوە چەند حزبێکە بۆ خۆیان حزبێکیان داناوە کێ دژێن بە کورد بداتن ئیسیفادەی لێکەن ئەوانن شعبی تورکمان شعبێکی فەقیرە مؤدەبە ئیشکەرە حەزی لە مەشاکل نییە بەڵام عەردەکانیان زەوت کراوە عەردی کوردیش زەوت کراوە لە زمانی سەدامی شەروا بوو ئەسڵەن نابوو کورد عەرد لە عەرەب بکڕێ تورکمان نابوو عەرد لە عەرەب بکڕێتن بەڵام کورد و تورکمان ئەیانتوانی زەویەکانیان بفرۆشن عەرەب بیکڕێتن ئەمە سیاسەتێکی مبەرمەج بوو نەخشە بۆ کێشاو بوو لەلایەنی ڕەژیمی بەعسی ڕووخاو کە ئەو منتقەیە هەمووی بکەنە عەرەب و نە تورکمانی تێبهێلن نە کوردی تێبهێلن بۆیە تورکمانی ڕەسانی شارەکە و کوردی ڕەسەنی شارەکە هەمووی لەگەڵ ئەوەن حتا عەرەبی ڕەسەنی شارەکەش من ئەتوانم سەدانتان بۆ بێنم هەمان بیر و بۆچوونی کوردیان هەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵێ بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی